ئەمە بەسەرهاتی پیاوێکە کەوەها کردەوەکانی تەنها بۆ ئەوە بۆ خەڵکی پێی بڵێن باش بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە ئیسلاحی نەفسی خۆمان نەکەین، خۆمان بۆ خوا یەکلایی نەکەینەوە، ئیشەکانمان بە پێی شەرع نەکەین، خۆمان بچووک نەکەینەوە بۆ ڕەب العالەمین، تەوبەیەکی نەسوح نەکەین، تاوانەکانمان واز لێ نەهێنین، وەڵڵاهی هاوشێوەی ئەمە چاوەڕێمان ئەکا. ئەڵێ هاوڕێیەکم هەبوو زۆر خراپەکار بوو، ئەو هاوڕێیم تەوبەی کرد، تەوبەیەکی چاک، بەردەوام ئەبینرا لە مزگەوت، بەردەوام لە چاکەکاریە ئەبینرا، بەردەوام لە شوێنی باشە ئەبینرا، نوێژی سونەتی زۆر ئەکرد، ڕۆژووی ئەگرت، شەو نوێژی ئەکرد، چاکەی ئەکرد، نەخۆش کەوت، دەنگی نەما، چوون بۆ ماڵیان و سرم لێیدا، سەیرەکەم دەموچاوی ڕەش بووە، خوا عاقیبەت خێرمان بکات، سەیرەکەم دەموچاوی ڕەش بووە و لە ناوڕاستی ماڵەکە دایان ناوە، وتم براکەم زۆر بڵێ لا إله إلا الله، لا إله إلا الله زۆر بکە. ئەڵێ وتی یا ئەخی مەنسوور هذه كلمة قد حيل بيني وبينها، وتی براکەم ئەو کەلیمە بەسەر منە تێپەڕی و ناتوانم بیڵێم. وتم براکەم بۆچی؟ ئەیکوا نوێژە سونەتەکانت، ئەیکوا ڕۆژوەکانت، ئەیکوا عیبادەتەکانت، ئەیکوا هاتشۆی مزگەوتت. وتی براکەم من بە درۆ عیبادەتم ئەکرد، حەجم ئەکرد، عومرەم ئەکرد، ڕۆژووی سونەتم ئەگرت بۆ ئەوی پێم بڵێن پیاو چاک. ڕۆژێکیان نەخۆش کەوتم وەکو ئێستا، وەزعم زۆر خراپ بوو، بە ژنەکەم وت لەگە مناڵەکان هەوتم تخوابم بە ناوڕاستی ماڵەکە، لە ناوڕاستی حەوشەکە دامیان ناو قورئانەکان بۆم هاورد، یەک دوو ئاەتم خوێناوتم خوایە بیکەی لەبەر خاتر ئەم مبارەکی ئەم قورئانە و کە کەلامی خۆتە، بەس ئەم جارە دەرفەتم بدە و تەوبە بکەم، وعد بێ ئەوەی کە لە بەرامبەر خەڵک ئەیکەم لە پەنها ناشتی خراپتر نەکەم. ئەڵێ خوای گەورە شفامی دا و چاک بووم، دووبارە دەستم کردەوە خراپەکردن، لەبانەوە خەڵک ئەڵێ کاک حاجی فڵان، مامۆستا فڵان، پیاو معقول فڵان، بەڵام کاتێک کە تەینا ئەبوومەوە ئەوەی خوا پێی ناخۆش بوایە ئەم کردو لە حرام نەئەگەڕامەوە. دووەم جار بە هەمان شێوە خوای پەروەردگار نەخۆشی خستم لە جاری یەکەم خراپتر، وتم خێزانەکە و مناڵەکان فرسەتە قورئانەکەم بۆ بێنن، بردمیانە ناوڕاستی ماڵەکە بە زەلیلی دامیان نا، وتم خوای پەروەردگار لێت ئەپاڕێمەوە، یا جەبار السەماوات والئەرض، بە زەید بەم عەبدەیا بێت مەیگەڕێنەوە بۆ لای خۆتە تا تەوبەم بە نسیب ئەکەیت و بە بێباوەڕی مەمگێڕەوە. ئەڵێ دووبارە خوای پەروەردگار شفامیدا، بۆ سێیەم جار کەوتمەوە سەر تاوان، تاوان لە جاری پێش و خراپتر، هەتا وەکوو ئەم نەخۆشیەم بەسەرا هات و دووبارە مناڵەکانم بانگ کرد، وتم فرسەتە خوا بەڕەحمە بمبەنە ناوڕاستی ماڵەکە دامنن. ئەڵێ قورئانەکەیان بۆم هێنا، چاوم هیچی نەئەبینی لە پەڕەی سپی زیاتر، زانیم کە خوا غەزەبی لێم گرتووە و ئەم ڕۆژە کۆتاییمە. لەبەر ئەوەی برایانی خۆم معقول نییە ساڵێک تەوبە ئەکەی، ڕەمەزان دێ بۆ تەراویح، دوای ڕەمەزان عیلاقەی ناشەرعی لەگەڵ ژنی خەڵکدا ئەنەی. ئەم پیاوە مخلیص نەبووە لە ئیشەکەیە، کردەوەی چاکی هەبووە فەچ جای بە جەنابت، ئەو هەموو تاوانە ئەکەی هەتا وەکوو ئەگەیتە سەرەمەرگ. ئەڵێ وتی هذه كلمة قد حيل بيني وبينها، ئەمە کەلیمەیەکە ئیتر من ناتوانم بیڵێم، وحيل بينهم وبين ما يشتهون، وحيل بينهم وبين ما يشتهون. خواي گەورە ئەفەرمێ نێوانمان خستە بەینیان لەوەی کە ئیشتیهای بۆ ئەکەن. ئیشتیها یعنی ئیمان، یعنی عەمەلی صالح، یعنی تەوبە. برایانی بەڕێز، ڕیشسپیەکان و گەنجەکان، خوشکان و موسڵمانان، ئینسان لە تاوان نابێ کە گەیشتە سەرەمەرگ ئیشتیهای تەوبە ئەکا و تەوبەش نامێنێت. ئەم پیاوە ئەڵێ وەڵڵاهی ئەی مەنسوور کاتێک کە داوام لە خوا کرد و خوا ڕوومی ڕەش کرد، دەموچاوم ڕەش بوو، ئەو کاتە یەکێک ئەیچرپان بە گوێما سوێن بەخوا وەکو ئەوەی پێم بڵێت تەتوب على الذنوب إذا مرضت، تەوبە ئەکەی لە کاتی نەخۆشیە، وترجع للذنوب إذا برئت، دووبارە ئەگەڕێیتەوە بۆ لای تاوان کە کاتێ لەش ساغ و لاشت تەواوە. فكم من كربة نجاك منها، لە چەند ناخۆشی و تەنگ و چەڵەمە ڕزگارت بوو، هاوشێوەی ئەم پیاوە ڕزگارت بوو، چەند جار عیلاقەی ناشەرعیتە بوو، چوویتە ماڵی خەڵکەوە یەک تۆزی مابوو بگیرەی نەگیرایی. وكم من كربة نجاك منها وكم كشف البلاء إذا بليت، چەند جار بڵاو مصیبەت ڕووی تێت کردوتت تەواو، حەلی نییە، هیچ پیا و معقوڵێک پێی هەڵ ناکرێ، هیچ کەسێ ناتوانێ هاوکاریم بکە، هەتایە لە سجن دەرناچم. خوای گەورە ئەو بەتانێشی لەسەر مصیبەتەکانت لادا و هاورتێوە ناو کۆمەڵگە.